ئەم ڕۆژی ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کووردا بەخۆشی بەهاتەوە. میوانە بەڕێزەکان قوتابی ئازیزەکان، بە ناوی مامۆستایان و ستافی قوتابخانەی جیهانی ناحکومی بنەڕەتی بە خێراتنێکی گەرمتانەکەین. خۆشحاڵین کە ئەمڕۆ توانیمانە لە فیستیڤاڵێکی لەم شێوەیە پێکەوە کۆ ببینەوە، چەند ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان ڕابوەستین. ئەم ساڵ بە تایبەتی تەرکیزێکی تەواومان خستۆتە سەر لایەنی کولتوری و ئەدەبی و نەتەوە و نیشتیمانەکەمان. لە ناو بینە قوتابخانەکەمانە جەناحێکی کولتوری و نەتەوەیمان دروست کردووە تاوەکو بە ئەم نەوەیە کە ئەبنەوەی دوا ڕۆژ ڕابردووی خۆمانیان پێ ئاشنا. من عزیز کەریم فەرەجم، ناسراوم بە عەزیزی مەلەکە، خاوەنی گۆرانی بەناوبانگی ئەی مەلەکەم، کە لە سەرەتای هێشتاکاندا لە تەلەڤیزیۆنی کەرکووک تۆمەت کرا. مەلەکە کەمەرە لەسەر کەلەکە ئەم عالەمە لۆمەکە من مالی هەمە گەرەکە ئەم عالەمە لۆمەکە من مالی هەمە گەرەکەم ئەم بەستە پێش کە ژەغەکەم بۆ هەموورا گەرانم ما بمێنێ بۆ یادگار لە مەولەوی جمعە خەڵکی شاری هەولێرم لەناو کورداندا بەفچی کاترۆش و مۆنالیسای کورد ناسراون. سەرتای بە پایزێڕ بێ پڕدەشتی باشێڕ بێ هەمووی چاو بژێڕ بێ هەرکۆم دەوێت ئای وای سەرتای بە پایزێ و بێ پڕدەشت و پڕچێ و بێ هەمووی قەنونەدێ و بێ من هەرکۆم دەوێت ئاگری نەورۆزەکەیەوە بژی کورد و کوردستان ڕۆم زەرە دەرەوە چرە دەرەوە ڕۆتەی باڵە گەورە
بڕوانە شاییە شۆکیە لەو ماڵە گوێ بگرە دەبۆڵە زۆر نایشم شاڵە زەرد و سوور تێکەڵاون ژن و پیا و هەرایە لەو ناوە هەر هاڕەی هەناسەی تۆ نایە هەستە با بڕۆین دەست بگرین بە کامی دڵداری پێکەوە هەڵقەڕین گوڵ نەبێ بۆ سرم دەست چەکێ ئاڵ چەکێ نایم بۆ زەماوەن نایم بۆ هەڵقەڕکێ
بێ.